پرۆژەی فاو ڕازیکردنی تورکیا بە پەراوێزخستنی تاران و هەرێمی کوردستان. دەمێکە دەسەڵاتی سیاسی بەغدا بەباشی لەوە گەیشتووە ئیتر خەریکە نەزم و نۆرمێکی نوێ لە ناوچەکەدا ئارام دێتە ئارەوە و گەربێت و بەغدا بیەوێت وەک دەرفەت سەیریم دۆخە نوێیە بکات و لەسەری نەبێتە مەترسی دەبێت بڕیاری یەکلاکەرەوە بدات. بڕیارە یەکلاکەرەوەکەی بەغداش بریتیە لە سیاسەتی ملکەچی بەرامبەر بڕیارەکانی تاران و دەستێوەرجانی ئەنقەرە. بەغدا دەبێت خۆی ڕزگار بکات بۆ ئەوەی ئیتر وەک وڵاتێکی سربەخۆ و بەپێی بەرژەوەندی باڵای وڵاتەکەی لەگەڵ دنیادا مامەڵە بکات و خۆی لە میحوەری مقاومە ئێرانیش بێبەری بکات. لەم نێوەندەشدا جگە لە تاران و ئەنقەرە بەغدا تا ئەم ساتەش بمانەوێت و نەمانەوێت هەرێمی کوردستانیش وەک کێشە و سەرێشە سیر دەکات کە پێدەچێت بۆ دەربازبوون لەم سێ لەمپەر و سەرێشەیە پێشوازی لە هەر پلان و پرۆژەیەک بکات. لەمڕووەوە دەکرێت پرۆژەی فاو خوێندنەوەی بۆ بکرێت. پرۆژەی فاو یان ڕێڕەوی گەشەی عێراق زۆر دەمێکە لەلایەن بەغداوە وە گەورەترین پلانی بنیاتنانەوەی وڵاتە سیر دەکرێت. ئەم پرۆژەیە بە مەبەستی پەیوەستکردنی بەندەری فاو لە بەسڕەوە بۆ بەندەری ئاڤاکۆی تورکیا و لەوێشەوە بۆ بولگاریا و هەنگاریا و دەرەنجام ئەوروپا وەک یەکێک لە گرنگترین کۆریدۆر و ڕێڕەوەکانی جیهان بە تەرخانکردنی نزیکەی 17 ملیارد دۆلار و پشتیوانی دارایی قەتەر و ئیمارات بڕیار بوو چەندین ساڵ لەمەوە پێش جێبەجێ بکرێت. بەڵام لەم ماوەیەدا هێزەکانی سەر بە ئێران بە بیانووی جۆرە و جۆر هەموو جۆرە ئامادەکاریەکیان لە بەرامبەرم پرۆژەی ڕاگرت و بوون بە ڕێگر لە بەردەم ئەم پلانە استراتیژی عێراقدا. بەڵام لەم ماوەیەدا و لە سەردەمی سەرۆکوەزیران محەممەد شیع سوودانیدا ئەم پرۆژەیە بە مەبەستی ڕزگاربوون لە دەستێوەردانی دراوسیەکان و بە تایبەت گەشە پێدانی ئابووری و بنیاتنانەوەی ژێرخانی عێراق بووە بە ئەولەویەتی سەرەکی ئەم دەوڵەتە. خاڵی گرنگ لەم پرۆژەیەدا ئەوەیە جیالەوەی بەغداد لە ڕێگەیەم پرۆژەیە ژێرخانی ئابووری خۆی بنیاد دەنێتەوە و هەلیکار بۆ دەیان هەزاران عێراقی دەڕەخسێنێت. هاوکات عێراق دەبێتە ناوەندی بە یەکگەیاندنی هیندستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا. لێرەوە بەغداد دەتوانێتەوە بخاتە بەردەم تورکیا و هانی بدات لە بری دەستوەرزان لە کاروباری ناوخۆی عێراق و دەستبردن بۆ کارتی ئاو و بەندا و بیر لە سوودی مادی و دارایی ئەم پرۆژەیە بکاتەوە و بەشدارێکی سەرەکی بێت لەم پرۆژەیەدا. ئەوەش لەبیر نەکرێت ئەم پرۆژەیە تاران و هەرێمی کوردستان دەخاتە پەراوێزەوە و لە بری سنوورەکانی هەرێم و تاران و ئەنقەرە ئیتر فاو و تورکیا دەبنە ناوەندی گواستنەوە. لەمڕۆوە هەرێم لە سوودێکی بەرچاوی سنوورەکانیش بێبەش دەکات و ئەوکاتیش پێگەی جیۆپۆلیتیکی تاران کەم دەکاتەوە. واتە ڕێکەوشتەی کە ماوەیەکە تورکیا ئەردۆغان ناڕەزووی دەکات و بەردەوام پلانیشی بۆ داڕشتووە. هەر بۆیە دەبێت چاوەڕێی پەرچەکردداری تاران و هەرێمی کوردستان و تەنانەت پەکەکەش بین. ڕووەوە پرسیاری سەرەکیەوەیە پەرچەکردداری تاران و هەرێم و تەنانەت پەکەکەش چی دەبێت و ئایا توانایان هەیە لەم پەر لە بەردەم پرۆژەیەکی وادە دروست بکەن؟ دیارە ئەم پرۆژەیە جیالەوەی تاران لە سوودی بەناوەندکردنی گواستنەوەی ئێران و داهاتی سنوورەکانی بێبەش دەکات. ئەوکات پێگەی جیۆپۆلیتیکی تاران لە بەرامبەر ئەنقەرە و بەغداش تا ڕادەیەکی بەرچاو لاواز دەکات و دەیخاتە پەراوێزەوە. ئەگەرچی تا ئەم ساتە تاران لە ڕێگەی میلیشیا هاوپەیمانەکانیەوە ڕوبەڕووی وەستاوەتەوە بەڵام پێدەچێت لە ئێستادا کە پێگەی تاران ڕووی لە لاوازبوونە ئەوکات بەغداش لە درێژەپێدان و جێبەجێکردنی ئەم پرۆژەیە سەرسەختە ئەستەمە تاران بتوانێت ئیتر پێشی پێ بگرێت. بۆیە دوور نییە بگاتە ئەو بڕوایەی کە لە بری دژایەتی و لەمپەر دروستکردن بیر لە سوود و بەشداری لەم پرۆژەیەدا بکاتەوە. جیا لە تاران بە دڵنیاییەوە هەرێمی کوردستانیش دۆڕاوێکی دیکەی ئەم پرۆژەیە دەبێت. چونکە لە داهاتوویەکی نزیکدا هەرێم لە سوودی بەرچاو و خەیاڵی خاڵە سنووریەکان بێبەش دەبێت. بۆیە پێدەچێت ڕوبەڕووی ئەم پلانەی بەغدا بوەستێتەوە. ڕەنگە کارتەکانی فشاری هەرێمیشەوە بێت کە نزیکەی 15 کیلۆمەتر لەم پرۆژەیەدا واتە بەشی هێڵی گواستنەوە لە بەسڕەوە بۆ فیشخاپور و لەوێشەوە بۆ تورکیا بە هەرێمی کوردستاندا تێپەڕ دەبێت. بەڵام لە ئێستادا کە هەرێم سەرقاڵی ململانەی حیزبی و نەدانی موچەی و هەندێک حیزب و لایەنیش بەردەوام ئامادەی ڕێککەوتنی ژێربەژێرن سەختە ئیتر هەرێم سەنگ
گرنگی ئەوەی هەبێت لە بەرامبەرم پرۆژێدا بوەستێتەوە و بتوانێت کەمترین فشار دروست بکات. ئەوەی دەمێنێتەوە پەکەکەیە کە پێدەچێت چەویش بتوانێت سربەخۆ یان بە یارمەتی و پشتیوانی هەندێک دەوڵەتی ئیقلیمی لە کورتخایەندا کێشە و لەمپار لە بەردەمام پرۆژەیەدا دروست بکات. بەکام لە درێژخایەندا ئەویش تەسلیم دەبێت چونکەم پرۆژەیە تەنیا پەیوەندی بە تورکیاوە نییە، بەڵکو پەیوەندی بە زۆربەی دەوڵەتانی ناوچەکە و ئەوروپاوەشەیە، بۆیە مەحاڵە پەکەکە شەڕی ئەم هەموو وڵاتەی پێ بکرێت و خۆی دەرگیری ئەم سەرێشەیە بکات. لەمڕۆوە ناکرێت پەکەکە وەک بربەست و لەمپەری سەرەکی سیر بکرێت. کۆی ئەم چیرۆکە پێمان دەڵێت ئەگەر بێت و بەغدا لە سیاسەتی سربەخۆیی و بنیاتنانەوەی ژێرخانی ئابووری بەردەوام بێت و گرنگتر لەوەش تاران نەتوانێت عێراق پەلکێشی شەڕی ناوچەکە بکات، دوور نییە لە ساڵی 2028دا بینەری کۆتایی دووەم قۆناغی ئەم پرۆژەیە بین کە لە سێبەری ئەم پرۆژەیەدا بەغداد سەرەڕای ئەم هەموو گەندەڵیە هەیەتی تا ڕادەیەکی بەرچاو گەشانەوەی ئابووری بەخۆیەوە ببینێت و هەرێمی کوردستانیش بۆ هەمیشە بکەوێتە پەراوێزەوە.